داوا لە برای بەڕێز خۆشەویستمان بەڕێز کاک بابەکەت ڕێیەکەین بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر لەبەرەوەی ئەو پرسێمە ئیلاقەی بە هونەر و ڕۆشنبیری و هۆی پەیوەندیەکی پەوەی هەیە بەوە کە ڕادیۆکمان بە ناوی ڕادیۆی بابانی کلتوری سەر بەخۆ دامەزانن. زۆر سپاس بەڕێزان بەخێر بێ منیش بەدڵ پیرۆزباییەکەم لەکردنەوەی ڕادیۆی بابان مناسبەیەکی خۆشە کە لێرە کۆبوونەوە بۆ مناسبەتەی کە ڕادیۆیەکی تازە بۆ سلێمانی ئەکرێتەوە ئەوەی کە ڕادیۆیەکی تر پێویستە بۆ سلێمانی بەڕێزان کاک جەزا و هاوڕەکانی ئەزان کە پێویستە یان نا من هیوادارم شوێنێکی باش بڕکاتەوە لە بواری ڕۆشنبیری هونەری سلێمانی و ناونانی ڕادیۆکە بە ڕادیۆی بابان ڕەمزە بۆ هەبوونی باگراوندێکی گەورە لە پشتی ڕۆشنبیری هاوڕەکانمانەوە کە ناوی بابانەکان هێناوە بابانەکان سێبانان دامەزراندووە ناوهێنانی ئەوان معنای وایە کە بەڕێزان لە ستافی بەڕێوەبردنی ڕادیۆکە وەفادارە بن بە کلتورێکی شارستانی کە کلتوری بابانیەکانە کە سلێمانیان دامەزراندووە. من حەزەکەم لەم شوێنەوە یەک دوو ئاماژەش بدەم کە پێویستە لێرە قسەی لێ بکەم بەڕاستی حەزەکەم ئەوانەی کە ستافی ڕادیۆکەن جوان لێبێەوە داخوازم کە جوان لێبێ. من بیستمە هەندە ڕادیۆی تر لە سلێمانیا بە زمانێکی ناشایست و زمانێکی دواکەوتوو ساکەن بە زمانێک کە شایستەی شاری سلێمانی نییە و کلتوری شاری سلێمانی دا ئەبەزێنێ لە بریەوەی کە پێشی پەدا ئەبەزێنێ. خەڵک قسەمان بۆ کە باسێکە کە ئەمە بەڕاستی جێگای نیگەرانیە. من لێرەوە داواکەم لەو بەڕێزانە کە لەم ڕادیۆ ئیشەکەن ڕعایەتی ئەوە بکەن کە هەبوونی ڕادیۆیەک گرنگە بۆ سلێمانی بەڵام ئەبێ بە وردی ئاگان لەوە بە چ زمانێک قساکەن بە چی کلتورێک قساکەن بە چی وشەیەک لەگەڵ خەڵکە ئەدوێن. ئێمە لێرەوە پیان ئەڵێن بە هەموو بەڕێزانە کە لەگەڵ وەزارەتی خۆمان قسە ئەکەین و هەوڵ دێن کە هیواداری ناچار نەبین کە پەنابەرین بۆ ڕێگای قانونی بۆ وەستاندنی ئەو بەڕێزانە هەر کەسێکە. ئەمە بەشێک بەشەکەی تری مەسەلەیەکی حەزەکەم دیسان باسی کەمەویشەوەیە کە مامەڵەی ستافی ڕادیۆی بابان و هەموو ڕادیۆیەکی تر لەگەڵ گوێی خەڵکایە تکایەکەم ڕعایەتی ئەوە بکەن کە گوێی خەڵک ئازار نەدەن. ئەگە بیرتان بێ مامۆستا گۆران شعرێکی مەزنی هەیە بە ناو کە ئەوە دەست پێکاڵێ ئەی چاو چەشنی بازی قەفەس هەڵوەری پڕت کوا باڵەتی ژەکانی نگای حسنی دولبەرت تایەتەوە شوێنێک کەڵێ ئەی گوێ زەلیلی چاوم و بەر تۆ پەنابەم دەنجێ لە یاری دوورەوە چی بکەم لە زیلو بم. یعنی گوێ دووەمین حاسەی ئینسانە کە بەکاری هێنێ بۆ وەرگرتنی ڕۆشنبیری و هونەر. بۆیە ئەم ڕادیۆیە ئەبێتە بڵنگۆیەک بۆ مامەڵەکردن لەگەڵ گوێی خەڵکە گوێی 2 ملیۆن ئینسانی ئەم شارە گەورەیە. ڕەنگە زیاتریش نازانم فریکوانسەکە چەنە بێ بەڵام هیوادارم کە مامەڵەکردنی ئەم ڕادیۆیە لەگەڵ گوێی خەڵکی ساری سلێمانیە جددی بێ و هەوڵ نەدا کە بە زمانێکی خراپ بە وشەی خراپ لەگەڵ ئەو خەڵکە بەڕێزە شارەکەمانە مامەڵە بکە. خۆتان نەزانن جگە لە ڕادیۆ ئینسان لە مناڵیەوە کە ئەچێتە خوێندن لە گوێیەوە پەروەردە ئەبێ. چاو بەشێکی کەمترە لەوە ئینسانەکان خۆتان نەزانن لە شاری سلێمانی و شارەکانی تریشە تەکسی گوێ لە ڕادیۆیەگرێ لە چێشخانەکانە خانمان گوێ لە ڕادیۆیەگرن.